بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانەکەشم لە هەولێرەوە لاگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. باسی ڕۆژی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لە سەر وەزارەتی پێشمەرگە لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان مەبەستما بە دیاریکراوی لەم بەرنمەیە لەسەر 2 بۆ 3 تەوەری ئەجگار گرنگ قسە بکەین لەوانش ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و نەهێشتنی هیچ هێزێک لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە و هەروەها بڵین ئەوەی تایبەتە بە موچەی هێزی پێشمەرگەی کوردستان و باس لەواکرێ کە بڵێن گۆڕانکاری یاخود باشتر وایە بڵێم موچەکانیان کەم دەکرێتەوە بە پێی پلەکانیان ئایا ئەمە بە چ میکانیزمێک دەکرێت و کێ دەگرێتەوە و ئایا پێشمەرگەی ئاسایش دەگرێتەوە وارووا قسە لەسەرەوەکەین کە خانەنشینی پێشمەرگەی سەنگر خانشینی پلەدارەکان ئەوانەی لەسەر وەزارەتی پێشمەرگەن چۆن ڕێک دەخرێتەوە ئاماژە بەوە دراوە لە ڕابردوودا و یانی لەم ڕۆژانەی دواییش ئاماژە بەوە دراوە کە بڵین خانەنشینی یاخود موچەخۆری بندیواری ئێجگار زۆر هەیە لەسەر وەزارەتی پێشمەرگە کە دەبێت بە شێوەیەک لە شێوەکان پاک بکرێنەوە و ئەمەوێ بزانم ئایا بایۆمەتری تا چەند دەتوانیوێتی خزمەتی ئەم پرسە بکات لە وەزارەتی پێشمەرگە بۆەوەی سبەی ڕۆژ لەگەڵ حکوومەتی عێراقیە ژمارەکان زۆر لێک دوور نەبن بۆ دابینکردنی موچە بۆ ئەم بەرنمەیە من جەنابی فەریق جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە میوانمە بە سوپاسەوە ئەمێ بەو پرسیارە دەست پێ بکەم بیرمە بەر لە چەند مانگێکیش پێش ئێستا هەر لە باسی ڕۆژ من هەمان پرسیارم کرد جەنابیان ئاماژەیان بە هەندێک خاڵی ئیجابیدا ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بەکوێ گەیشتووە هەنگاوەکان وەستاون یاخود بەردەوامن. پێم باشە پرسیارەکەت بە دیاریکراوی دیاری بکە یعنی کام مەبەستت لە ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە. بەڵێ باس لەوە خۆتان نەزانن کە لە ئێستادا هێزی پێشمەرگەی کوردستان هێزی هەفتامانەیە هێزی هەشتامانەیە ئەوترێت هێز هەیە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە ئایا هەنگاوەکان بۆ ڕێکخستنەوە و یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و نەهێشتنی هیچ هێزێک لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بەکوێ گەیشتووە؟ ئێمە پرۆژەیەکمانەیە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد یعنی پرۆژەیەک هەیە بۆ چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە دیارە و پرۆژەیە پێشتر پەسەند کراوە و ئێستا لەلایەن بەڕێوەبەرایەتیە کە پێڵێن بەڕێوەبەرایەتی چاکسازی خراوەتە بواری جێبەجێکردنەوە لە وەزارەتی پێشمەرگە تەمان بە هەماهەنگی و هاوکاری ڕاوێژکارانی وڵاتانی ئەمریکا و ئەڵمانیا و بریتانیا بەڵام ئەم پرۆژەیە 35 خاڵە 35 خاڵەکە یەکێک لە خاڵەکانی پەیوەندی بە یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە هەیە خاڵەکانی تر پەیوەندی بە گشت ئەو کاروبارانەی کە پەیوەندیدارن بە هێزەکانی پێشمەرگەوە هەیە دیارە ئەم لە بڵێن بەر لە 2 هەفتە کۆبنەوەیەک سازکرا لە نێوانی وەزارەتی پێشمەرگە بەڕێز وەزیری پێشمەرگە بریکاری وەزارەت و سەرۆکایەتی دەستەکان و ئێمە وەکو ئەمینداری گشتی لەگەڵ ئەو دەستەی ڕاوێژکاران و ئەو دەستەی کە بەڕێوەبەرایەتیەکە بەڕێوە ئەبا و لەگەڵ ئەو تیمەی لە وەزارەتی پێشمەرگەیە کە سەرپەرشتی ئەو جێبەجێکردنی پرۆژەکە ئەکا بڕیار درا کە بە 5 خاڵ دەست پێ بکرێت ینی 5 خاڵی ئەو 35 خاڵی پرۆژەکە ئەو 5 خاڵە پەیوەندیدارن بە یاساکانی وەزارەتی پێشمەرگە مەسەلەی خانەنشین مەسەلەی ژمێریاری مەسەلەی پێکهاتەکان ینی میلاکی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ مەسەلەی مەشقکردن ئێستا ئەو تیمانەی کە پەیوەندیدارن بۆ کارکردن لە بەڕێوەبەرایەتی چاکسازی خەریکی ئیشکردن لەسەر ئەم 5 بابەتە چونکە ناتوانن بەیەکەوە کار بکەن لەسەر 35 بابەت کە بەیەکەوە لە ناو ئەو پرۆژەیە و پێشتریش ئاماژەمان پێکرد هەندێک لە خاڵەکانی ئەو پرۆژەیە ئەکرێت لە ماوەی کەمتر لە ساڵێک جێبەجێ بکرێت هەندێک بابەتیش و هەیە لەو پرۆژەیە پێویستی بە ساڵێک زیاتر هەیە مەسەلەی یەخستنی هێزەکانی پێشمەرگە بۆ ڕاستی بۆ ئەوەی کە ئێوە بزانن هێشتا نەگەیشتوونەتە سەر ئەو خاڵەی ینی دەستپێکی ئەو خاڵە
یەخستنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە پرۆسەکە لە ساڵی 2010 دەستی پێکرد هەتاکو کۆتایی ساڵی 2012 و سەرەتایی ساڵی 2013 کە توانرا دیوانی وەزارەت و 12 لیوایی وەزارەتی پێشمەرگە یەک بخرێکە ئێستا لە وەزارەتی پێشمەرگەن بەڵام لەو کاتەوە تا ئێستا ئەو پرۆسەیە وەستاوە و ئومێد دەکەین کە پاش ئەوەی کە بەڕۆبەراتی چاکسازی دەست بەکارەکانی کردووە و ڕەزامەندی دراوە لەسەر پرۆژەکە جارێکی تر ئەم پرۆسەیە دەست پێ بکاتەوە بەڵام ئەگەر پرسیار ئەەکەی لە ئێستا کەدا ئایا دەست بە یەخستنەوە کراوە یعنی یەخستنەوەی هێزەکانی هەشتا بۆ ناوەزارەت پێشمەرگە هێشتا لەم پرۆژەیە نەگەیشتونەتە سەر ئەم خاڵە بەڵکو لە خاڵە ئاسانەکانەوە دەستمان پێکردووە. باشە بەڵام هەست ناکەن گرنگترین خاڵی کە لە ئێستادا هەنگاوی بۆ بنرێت ئەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێتەوە ینی لە دوای ڕیفراندۆم و بە دیاریکراوی لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەوترێت بەشێکی ئەو نەهامەتیانەی بەسەر هەرێمی کوردستان و کورد و کوردستان هات بەسەر پێشمەرگە شات چونکە پێشمەرگە لە دوای 2014 زیاتر لە بۆ نمونە نزیکی 2000 شەهید هەبووە زیاتر لە 10,000 بریندار هەبووە خۆتان باشتر ئاگادارن و زانیاری ورترتان لایە ئەوە بووە کە هێزی پێشمەرگەی کوردستان لە یەک کەس فەرمانی وەرنەگرتووە و بڵێن بەرپرسی جیاوازی هەبووە و بە کورتی و بە کوردی هێزێکی یەکگرتوون نەبووە. ئەگەر مەسەلەی ئەو شەهیدە سەربەرزانی کە یعنی شەهید بوون یان ئەو بریندارانەی شەهید بوون هیچ پەیوەندی نییە بە مەسەلەی یەخستنی هێزی پێشمەرگەوە یان یەکنەخستنی هێزی پێشمەرگەوە چونکە هەموو لایەکەزانی ئێمە لە لە مانگی شەشی ساڵی 2014 تووشی شەڕێکی نەخوازراو بووین لەگەڵ تیرۆستانی داعش بە درێژایی 10,000 بە درێژایی 1000 کیلۆمەتر زیاتر هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی تری پاراستنی هەرێم وەکو هێزەکانی زرێڤانی بەرگری فریاکەوتن پۆلیس ئاسایش خۆبەخشەکان هەموو ئەوانە شەڕی تیرۆریستانی داعشیان کردووە ئەو شەهیدە نەمرانە و ئەو بریندارانە بەهۆی شەڕی داعش بووە و بۆ ڕاستی و درستی کە لە ماوەی شەڕی داعشدا هێزی پێشمەرگەی کوردستان بە یەکگرتووی وەکو یەک یعنی هێزەکانی وەزارەتی پێشمەرگە هێزەکانی سەربەهێزەکانی هەفتا و هەشتاش و هێزەکانی زێرەڤانی و هێزەکانی بەرگری و پێش و بەرگری و فریاکەوتن و پۆلیس و ئاسایش و خۆبەخش تەنانەت خاننشینەکان بەیەکەوە جەنگاون لە سەنگەرەکان و بەڵێ ئێمە 1644 شەهید دراوە لەو بە درێژایی ئەو ماوەیە لەگەڵ زیاتر لە 10,000 بریندار لەو شەڕانە هەبووە. بەڵێ ئێمە هەموو لایەکمان هەوڵ دەدەین و ئومێدی گەورەمان هەیە بۆ ئەوەیە کە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێ و لەژێر فەرماندەی وەزارەتی پێشمەرگەی کوردستان بێ و ئێمە چەندەها جار دووبارەمان کردوێتەوە لەم کەناڵی ئێوە و لە کەناڵەکانی تریش و لە کۆبوونەکانیشمان لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیان لەگەڵ سەرۆکایەتی هەرێم پێشتردا چەختمان کردوێتەوە کە یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان ضرورەتێکی زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان لە ئێستاکەدا و پێشتریش لەبەرەوەیە بوونی هێزێکی یەکگرتوو لە هەرێمی کوردستان خاوەن یەک بیر و باوەڕی جەنگی بێ و لە ژێر یەک فەرماندەیی بێ ئەوە کاتە مایەی بەهێزبوونی ئەو هێزە و ستانداردی ئەو هێزە لە ڕووی جیهانیەوە چونکە ناکرێ تۆ لە زمنی یەک وڵات کە حکوومەتێکت هەبێت تۆ جگەل لە هێزی حکوومەت هێزێکی حزبیشت هەبێ لەبەرەوەی ئەبێت ئەو هێزانە هەموو یەک بخرێنەوە لە ژێر ڕچێفی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هەموو لایەکش ئەزانیە کە هەلومەرجی ئاڵۆزی سیاسی هەرێمی کوردستان جگەل لەوەش نەبوونی بڵێن ئیمکانیاتی مادی بە تایبەتی ئەم چەند ساڵەی کە بەهۆی قەیرانی داراییەوە ناجێگیربوونی
هەلومەرجی سیاسی و بوونی ململانیەکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوانە هەمویان هۆکارن بۆ ئەوەی کە پرۆسەی یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان بە شێوازێکی خاو بڕوە بەڵکو بە شێوازێکی بڵێن خێرا نییە. ئێمە وەکو خۆمان لە وەزارەتی پێشمەرگە ئومێدێکی گەورەمان هەیە و هەوڵێکی زۆرمان داوە و لە ضمنی ئەم پرۆژەشدایە کە بتوانین هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان چه هێزەکانی هەفتا و هەشتا لە ژێر سایەی وەزارەتی پێشمەرگەی کوردستاندا هەمویان بەیەکەوە بن و یەک هێزی وەکوتم یەکگرتووی خاوەن یەک بیر و باوەڕی جەنگی بێ کە بۆ پاراستنی هەرێمی کوردستان و بۆ پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بێت. باش. کاک جەبار، لە ئێستادا دەنگ و باسی ئەوە گەرمە کە حکوومەتی عێراقی بڵین لیژنەی پێکهێناوە بە ماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەوەی وەکو نمونە ئاماهێنمەوە موچەی وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی بنێرێت دوای وردبینی کردن. لە ماوەی ڕابردووش حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردبوو کە حکوومەتی عێراقی بە پێی سیستمی بایۆمەتری موچە بۆ بڵین هێزی پێشمەرگەی کوردستان دابین بکات. ئەمێ بزانم ئایا هیچ هەنگاوێک لەلایەن وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقەوە بە ئاراستەی وردبینی لە لیست و ناوی موچەخۆرانی وەزارەتی پێشمەرگە نراوە؟ هیچ هەنگاوێک کراوە؟ ئەگەر پرسیار لەسەر پرۆسەی بایۆمەتریەکەی ئێمە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بە ئەوانەی ناو وەزارەتی پێشمەرگە و ئەوانەی هێزەکانی هەفتا و هەشتا بڵێن پرۆسەی بایۆمەتری گرتی نییەوە، ینی هەمومان چوین بۆ ئەو پرۆسەیە بەڵام نەتیجەی ئەو پرۆسەیە لای ئێمە نییە، یعنی نەتیجەی کۆتایی پرۆسەی بایۆمەتری بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە وەزارەتی پێشمەرگەوە ئەبێ لە دواییدا لەلایەن ئەو لیژنە باڵایەی کە سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکات لە ئەنجومەنی وەزیران ئەو بزانێ چی دەرکەوتووە لە کۆتاییدا، چونکە نەتیجەکان نایێتە بەردەست ئێمە بەڵکو دێتە بەردەست ئەو لیژنە باڵایە لە ئەنجومەنی وەزیران. ئەمە بەنسبەت پرۆسەی بایۆمەتری، بەڵام بەنسبەت پێداچوونەوە بە ژمارەی هێزەکانی پێشمەرگە یان لستەکانی هێزەکانی پێشمەرگە لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە بە هیچ شێوەیەک تا ئێستا هیچ بڕیارێک نا لە حکوومەتی هەرێمی کوردستان نا لە حکوومەتی فیدراڵی عێراق وەکو ئێمە ئاگادارین کە داوا کرابێت پێداچوونەوە بکرێت لەلایەن حکوومەتی فیدراڵە و بەتەنها یان بە هاوبەشی بە لیستی هێزەکانی پێشمەرگەی کوردستانیان وەزارەتی پێشمەرگە بێگومان ئەگەر تەنانەت ئەگەر داواش کرا لەلایەن حکوومەتی فیدراڵەوە ئەبێ لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ و بە ڕەزامەندی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ، بەڵام وەکو ئێمە ئاگادارین کە یەکێک لە کێشە گەورەکانی نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق مەسەلەی هێزی پێشمەرگەی کوردستانە، چونکە تاکو ئێستا سەرەڕای ئەوەی کە دانیشتن و گفتوگۆیەکی مارەسۆنیمان هەبوو، یعنی دوور درێژ لە ساڵی 2006ەوە هەتاکو ساڵی 2015 بە تایبەتی دەربارەی هەم موچەی هێزی پێشمەرگە هەم چەکدارکردن و دابینکردنی پێویستەکانی هێزەکانی پێشمەرگە لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراق لە بودجەی سیادی، بەڵام هەتاکو ئێستا کە حکوومەتی فیدراڵ نەچۆتە ژێر باری ئەوەوە و هەتاکو ئێستاکە هەردا کۆکی ئەکا لەسەر ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەبێ هەموو پێویستەکانی لەلایەن حکوومەتی هەرێمەوە یان لە بودجەی حکوومەتی هەرێمەوە بۆی دابین بکرێت و هەتا ئەم دەقەیەش کێشەی پێشمەرگە ینی کێشەی بودجە و تەسلیح و تەجهیز یعنی چەکدارکردن و دابینکردنی پێویستەکانی هێزەکانی پێشمەرگە وەکو پرسێک یان وەکو کێشەیەکی هەڵپەسێرا و ماوە وەکو کێشەکانی تری مادەی 140 و مەسەلەی بودجەی گشتی و مەسەلەی بودجەی هەرێمی کوردستان. بەڵێ کاک جەبار، بەنسبەت بڵێن بوونی بندیوارەوە یعنی یەکێک کە من ڕیکلامم بۆ بەرنامەکە کرد لەگەڵ جەنابتان، یەکێک لە پێشمەرگەکان ئاماژە بەوادا ئەڵێ ئێمە بەر لە 4 ساڵ بەرپرسانی وەزارەتی پێشمەرگەمان لە بوونی بندیوار ئاگادار کردوێتەوە بەڵام نکۆڵیان لێ کردووە، ئێستا خۆیان
دان بەوە دانێن بەرپرسەکان کە بندیوارێکی زۆر هەیە. ئایا ئێوە چۆن لە ئێستادا ئەمەیان خۆ پەیوەست نییە بە عێراق و پەیوەستە بە ناوخۆی خۆمان و پرسی چاکسازیەوە، چۆن مامەڵە لەگەڵ بندیوارەکان ئەکرێن و چۆن چارەسەری ئەو کێشەیە ئەکرێت لە ناو وەزارەتی پێشمەرگە؟ من ئەمەیە لە بەڕێزان و لە هەموو ئەو بەڕێزانە پرسیار بکەم، تەنانەت ئەوانەی کە بە کۆمنت بۆتان نێرن، ئەمەی پێناسەیەکی بندیوارم بۆ بکەن. چییە پێناسەی بندیوار؟ ئایا ئەگەر هەر لایەنێک پرسیاری یەک دقە لە ناو پرسیارەکان بەڵێ یەک دقە با ڕوونکەمەوە مەسەلەی بندیوار. ئایا هیچ لێپرسراوێک لە وەزارەتی پێشمەرگە هەیە کە بندیوار بزانی هەبێت و نکۆڵی لێ بکە یان چاوپۆشی لێ بکە؟ ئەگەر هەر کەسێک لە وەزارەتی پێشمەرگە یان لە هێزەکانی پێشمەرگە ئەو بندیوارانەی ئایا لستی وەهمین ینی ناوی وەهمین و خەڵک پارەیان لەبەر وەردەگرێ، ئەگەر ئەیزانی هەیە با ئاشکرای کە ئەگەر لە منەوە بێ هەتا هەر کەسێک بێت لە ناو وەزارەتی پێشمەرگە بۆی بدرێنە دادگا بەس ئاشکرا بکرێ بۆی بێبار. برای بەڕێز دەکەم مەسەلەی بندیوار زانیم ئەو موزوعا با ئێمە لێکی بدەین و بۆ پێناسەی کەین. ئەو کێشەیە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوە نییە. زانی مەسەلەی بندیوارەکەی ئەوەی کە باسە کرد لەسەر وەزارەتی پێشمەرگە و هەموو وەزارەتەکانی تر چییە؟ کێشەکە ئەو ژمارە گەورەیەی کە پێشتر یان خانەنشین کراوە یان ئەوەی دامەزرێنراوە لە سەروی میلاکەوە. ئێمە نمونت بۆ دێنمەوە، ئێمە میلاکی پەسەندکراوی وەزارەتی پێشمەرگە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ساڵی 2010 میلاکی پەسەندکراو 118,000 کەسە. بەڵام میلاکی واقع کە ئێستا موچە وەردەگرێ لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەت و 1970 لە حدودی 170,000 کەسە. ئەم میلاکە زیادەیە، خۆ میلاکەکە دیارە، ناوەکان دیارن، بەڵام ئەوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بێت معالەجەی ئەم ژمارە زۆرە بکە، چۆن چارەسەری ئەم کێشەیەکە کە ئێمە زیادمان لە میلاکی پەسەندکراو هەیە. ئەوە یەک. دووەم، مەسەلەی خانەنشین. خانەنشین ئەوانەی کە خانەنشین کراون لەسەر لیستی هێزی پێشمەرگەی کوردستان نەجەباریاوەر خانەنشینی کردوون، نە هیچ لێپرسراوێکی ناو وەزارەتی پێشمەرگە خانەنشینی کردوون. خانەنشینکردن بە فەرمانی سەرود بە تایبەتی ئەفسەران بە فەرمانی ڕاوێژ بە وەزارەتی پێشمەرگە نەکراوە لە خانەنشینکردنی ئەو کەسانە؟ ئەنجومەن بەڵێ بۆ زانینی بەڕێستا لیستی ژمارەیەکی زۆر هەیە بە یەکەوە کراوە، خانەنشین کراوە و خراوەتە سەر بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هێزی پێشمەرگەی کوردستان. ئەو لیستانە ئێمە نەمان کردووە وەکو وەزارەتی پێشمەرگە. ئێمە لە ساڵی 2010 مەسەلەن پاشێ خستنی هێزەکانی پێشمەرگە لە ساڵی 2010 ئێمە ئێستا لە ساڵی 2018 بۆ زانینی بەڕێستا لە ماوەی 8 ساڵ لە وەزارەتی پێشمەرگە هەموو لیستی خانەنشینی ئێمە لە وەزارەتی پێشمەرگە ناگاتە 1200 کەس. ناگاتە 1200 کەس. یعنی لە ماوەی 8 ساڵە بە پێی یاسای ژمارە 38 خزمەت و خانەنشینی پێشمەرگە کە هەم ئەوانەی کەم ئەندامن بە پێی یاسای 34 خانەنشینکردنی کەمەندامی پێشمەرگە خانەنشین کراون، یان ئەوانەی بەهۆی تەمەنەوە، یان ئەوانەی بەهۆی نەخۆشیەوە، یان ئەوانەی بەهۆی ئەوەی خۆیان داوا ئەکەن و مەرجەکانی خانەنشینیان لەسەرە لە ماوەی 8 ساڵ ناگاتە 1200 کەس لە وەزارەتی پێشمەرگە خانەنشین کراوە. بەڵام بە دەیان هەزار لیستی خانەنشینی پێشمەرگە هەیە کە پێشتر لە ئەنجومەنی وەزیرانەوە بە کۆ خانەنشینیان بۆ دەکراوە، یعنی وەزارەتی پێشمەرگە نەیکردووە. ئێمە ئێمە پەرلەمانتارێکی کوردستان ئاماژە بەوادا ئەڵێ لە دەرەوەی یاسای خانەنشینی بەشێک لە لایەنەکان بە ناوی پێشمەرگەوە خەڵکیان خانەنشین کردووە بۆ کۆکردنەوەی دەنگ و ئاماژە بەوادا ژمارەی خانەنشینانی پێشمەرگە 150,000 تێدەپەڕێت، نیوەی ئەو ژمارەیە دروست نییە و بە تەسکیە کراوە. ئایا ئەمە وایە؟ من داوا لەو ئەندام پەرلەمانە ئەکەم، ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزەی کە ئەو ژمارانە بڵاو ئەکاتەوە یان بەڕێزی تۆمەت ئەبەخشێتەوە بەبێ ئەوەی دیاریکردنی چێ تۆمەتبارە لەم کارە نایاساییە، با بێن وەکو پەرلەمان لیژنەیەکی پەرلەمانی دروستکەن لە لیژنەی پێشمەرگە
لە لیژنەی پێشمەرگە کە لە پەرلەمانی کوردستانە لەگەڵ لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان لیژنەی دروستکردن بە دوواداچوون بکەن بزانن ئەم پێشمەرگە کە بە نایاسایی خانەنشین کراون چێ خانەنشینی کردوون و با بێن سزای ئەو کەسە بدەن ئەگەر جەباریاوەرش بێ ئەگەر یەکەمین کەس ئەو من ئامادەی سزامی ئێستا لە بەردام جەنابێت ئەگەر من دەستم هەبوو بێ وەکو کەسێک بڵێم فەرماندەیەکی باڵا لە وەزارەتە کە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەم ئەگەر منیش دەستم هەبێ یان هەر کەسێک دەستی هەبێ هەر لێپرسراوێک لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە وەزارەتی پێشمەرگە لە هەر پایەیەکی تر بەغەی بە شێوازێکی نایاسایی پێشمەرگەی خانەنشین کرد بێ یان پێشمەرگە بە کەم ئەندام خانەنشین کرد بێ یان پلەی بەخشیەوە بە پێشمەرگە و خانەنشینی کردی بێت لەو لستانە با بێت داوای سزای ئەو کەسانە بکەن لەبەر ئەوەی ئەو تاوانە تاوانی وەزارەتی پێشمەرگە نییە لە دوای ساڵی 2010ەوە ئەمە وەکو بۆم باس کرد ئەمە دیاردەیەک بووە وەکو جەنابەت باست کردووە بەهۆی ئەو ململانیە سیاسیەکە لە هەرێمی کوردستاندا هەبووە ئەو ململانە سیاسیە وای کردووە ئێمە دوو حزبی سەرەکی بووین لە هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە حەقیقەت لەبەر ململانی لە کاتی هەڵبژاردنەکان بۆ ئەوەیە کە بڵێن لایەنگیری زیاترمان هەبێ هەم خەڵکمان تەعیین کردووە یعنی دامەزراندووە بەبێ پێویستی ئەو دام و دەستگایانەی کە تیا تەعیین کراون ئێمە ئەی بۆ ئێستا نزیکەی 1,400,000 و ئەوەندە هزار کەسەمان هەبووە کە ئێستا توانامان نییە موچەیان بدەینێ دیارە لە ضمنی ئەو 1,400,000 کەسە خەڵکێکی زۆر هەبووە کە پێویست نەبووە هەبوو حکوومەتی هەرێم دامەزرێنراوە و ئێستا بۆتە کێشەیەکی گەورە بۆ حکوومەتی هەرێم کە موچە بگاتە پاشکەوت لە موچە بکە یعنی ئەمە تاوانی ئێمە نییە تاوانی کاکە تاوانی سیاسەتی بەکەمکردنەوەی موچەی پێشمەرگە بێگومان خەمەکانی ناو وەزارەتی پێشمەرگە زۆرن من ئەو پرسیارانە لە جەنابتەکەم کە ینی بتانی وەڵامی بیتەوە چکە ئاماژەت بەوەدا زیاتر ئەمانە حکوومەت و حزبەکان کردویانە بەڵام من کۆمەڵێ نمونەم بواتەوە ینی ئاماژە بەوادرێ فەرماندەی سەربازی هەیە مردووە کۆچی دوایی کردووە بەڵام پاسەوانەکانی لەلایەن خێزانی ئەو فەرماندەیەوە وەکو وەرەسە مامەڵەیان لەگەڵاکرێ و کاریان پێکرێ ئێستا حالیەن لەناو بەرنامەکەیە پێشمەرگەیەک نامەی بۆ ناردوم ئەڵێت کەم ئەندامی سەنگەرم ئەناسم و ناویم لایە ڕێژەکەی 100% کەم ئەندامی سەنگەری بۆ کراوە بەڵام هیچ نوقسانیەکی نییە و یاری لە جوانی ئەکات باس لەواکرێت کە بە ئەشیعەی پێشمەرگەیەکی دیکە بیاخود بە ناوی پێشمەرگە و چکۆ ناوی پێشمەرگە ئەجگار پیرۆزە خانەنشین کراوە باشە با بینە سەر باسی کەمکردنەوەی موچەی هێزەکانی پێشمەرگە جەنابتان پێشتر لە لێدوانێک کە ئاماژەتان بەوەدا بوو کە لەسەر داواکاری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی داوا کراوە کە موچەی هێزەکانی پێشمەرگە کەم بکرێتەوە بە پێی پلەکانیان ئایا با لەو پرسیارەوە دەست پێ بکەم چکە پێشمەرگەکان بەدیار بەرنامەکەەوە دانیشتن و گرنگە بەلایەنەوە پێشمەرگەی ئاسایی موچەی کەم دەکرێتەوە چونکە باس لەواکرێکە بۆ نمونەیەکێ لەو نامانەی بۆ من هاتووە هەر ناوەکەشیت پێڵێم ناوی حەمەدەمین حوسێنە ئەڵێ پێشمەرگەم لە دەرەجەی 635,000 لە موچەکەم بڕاوە ڕوونکردنەوەی جەنابتان بەڵێ قوربان ئەم ڕوونکردنەوە لەسەر پێشترشت ئەدەمێ بەڵام مەجارمدا لەسەر ئەمەش چونکە ناکرێت و بەرنامەیەک سازکەوە نێڵی پرسیارەکان بۆ واضحی بڵێ بۆ مەسلەی ئەو ڕێژەی کەم ئەندامون کە ئەو بە ڕێزە باسی کرد بڵێ ئەوەش پەیوەندی بە ئێمە نەبووە ئەوەش وەزارەتی پێشمەرگە لیستی وەرگرتووە پێشتر بەڕاستی هەندێک لیژنەی پزیشکی هەبووە لەلایەنی بڵێن هێزەکانی هەفتا یان فەرماندەیی و فەلەکەوە کە نزیکەی 8,500 کەم ئەندامە بووە وەکو کەم ئەندامی سەنگەر ناوبراون بەڵام ئێمە لە وەزارەتی پێشمەرگە لیژنەیەکی پزیشکی پسپۆرمان ئەمە ساڵێکە دامەزراندووە پێداچوونەوە ئەکا بە هەموو ئەم کەم ئەندامانە ئایا ڕاستە ئەمانە کەم ئەندامن یان کەم ئەندام نین بەڵێ تاکو ئێستا لە ماوەی ساڵێکە ئەو لیژنە پزیشکیە تا ئێستا لەو 8,500 کەسە 3,400 کەسی بینیوە لەو 3,400 کەسە دەرکەوتووە کە 1,500 کەسیان بە هیچ شێوازێک کەم ئەندامی سەنگەر نین و ئێستا کتاب کراوە بۆ ئەنجومەنی وەزیران کە ئەو پلەیلیان وەرگیرێتەوە هەر هەمویان پلەکان
پێشەکانیان لێ وەرەگیرێتەوە چونکە دەرکەوتون کە ئەندامی ئەوەش ئێمە نەمان کردووە ئێستا ئێمە پێداچوونەوە ئەکەین بەوانەی کە بەڵێ ئێمە ئێستا ئێمە پێداچوونەوە ئەکەین بەوەی کراوە پێشتر ئێستا ئەوەی کراوە پێشتر چارەسەری ئەەکەین چاکیەکەینەوە وەکو بۆم باس کردی و ئەتوانێ یعنی هەموو کەسێک بێت بزانی کە ئێستا ئەو لیژنانە چۆن ئیش دەکەن بۆ پاکردنەوەی ئەو لەسانە بۆ مەسەلەی موچە بۆ مەسەلەی موچە بەڵێ باشە بۆ مەسەلەی موچە وڵامت دەدەمە بۆ مەسەلەی موچە طبعا مەسەلەی پاشکەوتکردن لە موچەی فەرمانبەران هەموو لایەک ئەزانی ئەوە پێش زیاتر لە 2 ساڵە حکوومەتی هەرێم بەوەی قەیرانی ئابووری و بڕیایی لەسەردا ئێمە پێشتر وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان 2-3 کۆبوونەوەمان لەگەڵ ئەنجومەنی وەزیران کرد لە دوای ساڵی 2014 و ئێمە ڕەزامەند نەبووین و داوامان کرد لە ئەنجومەنی وەزیران بە هیچ شێوازێک پاشکەوتکردنی موچە هێزەکانی پێشمەرگە نەگرێتەوە بە سوپاسەوە هەتاکو ئەم ساڵ یعنی هەتاکو ئەم مانگەی پێشوو یعنی کۆتایی ساڵی 2017 حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک دەستی نەبرد بۆ موچەی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری پاراستنی هەرێم بەڵام دیارە قەیرانی ئابووریەکە زیاد بووە و دوای ئەوە ئەنجومەنی وەزیران کۆبنەوەیکی کردووە و بڕیاری داوە لەسەر ڕۆشنایی راپۆرتێکی وەزارەی دارایی کە ئەوان توانایان نییە موچەی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن و ئەمجا دەبێت دەست بەرن بۆ موچەی هێزی پێشمەرگەی کوردستان و موچەی طبعا ئێمە بە چەند نووسراوێک تأکیدمان کردووە لە ئەنجومەنی وەزیران کە ئێستشدا کۆکی ئەەکەین بەوەی کە نابێت موچەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان کەم بکرێتەوە لەگەڵ موچەی هێزەکانی هەموو پاراستنی هەرێم چ ئاسایش چ پۆل چووکە ئەمە زۆر ترسناکە لە وڵاتێک وا بکەی هێزەکان کە وڵاتەکە ئەپارێزن تو موچەیان ببڕیان موچەیان کەم بکەیتەوە بەڵام دیارە پێشەکی پێشتر حکوومەتی هەرێم بڕیاری دابوو لە 181% لە موچەکانی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی تری پاراستن هەنێم کەم کاتەوە یعنی پێشمەرگەیەک بەسیت 300,000 دیناری وەرەگرت نزیکەی 200,000 دینار لە موچەکەی ئەبڕا ئێمە ئەوەمان قبوڵ نەکردەوە دیسان نووسراومان کرد قسەمان کرد لەگەڵ ئەنجومەنی وەزیران و برادرانی پەرلەمانش قسەیان کرد لەگەڵ ئەنجومەنی وەزیران چەند دانیشتنێک کرا لە کۆتاییدا آخر شت بڕیاری ئەنجومەنی وەزیران ڕێژەی بڕینەکەیان کەم کردەوە یعنی لە 38% هێنایەنە سەر 5%. یعنی پێشتر لێ بڕێت با بۆت ڕوونکەمەوە پێشتر بڕیارەکەی حکوومەت بەو شێوازە کاتەکەم کۆتاییاتەوە بەڵێ باشە بەس بە ڕوونکەمەوە پێشتر حکوومەتی هەرێم بڕیاری دابوو لە 35% دەست پێ بکات لە پێشمەرگەیەکی بەسیط هەتاکو 70% لە فەرماندەی باڵا بەڵام ئێستا دابەزێنرا پێشمەرگەی بەسیط 5% لێ ئەبڕێ و فەرماندەی باڵا 50% لێ بڕێ یعنی ڕێژەکە لە 5ەوە بۆ 50 ئەوەش بە ئارەزووی و ڕەزامەندی ئێمە نەبووە بەڵکو ئەوە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بۆ ئێستش داواکەین کە حکوومەت بە نزیکترین کاتە چاو بخشێنتەوە بەوەی کە لێبڕین لە هێزەکانی پێشمەرگەی کوردستاندا نەمێنێ. بەڵێ بەڕێز فەریق جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس بۆ ئەم کاتە و سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی ئەزیز بەو هیوای دۆخی هێزی پێشمەرگەی کوردستان چاک بکرێت و وەکو خۆیان ئەڵێن لە کاتی پێویستە ئیشیان پێمانە ئێستا ئیشیان پێمان نەماوە دەست بۆ پارە و موچەیەوان نەبرێت. ڕێزی یادگار فایق و هاوڕێیانم لە هەولێر و سلێمانی قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە ئێوە و کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان لە ئەمانەتی خواداڕن کاتێکی خۆش.